سلااو لەگەڵ ڕێزم شەوتان باش هاوڕێیان لە خزمەت مامۆستا محەممەدی ڕەمەزانی داین پێم خۆش بوو بیرەوەرەیەکی خۆشی خۆی سەبارەت بە مامۆستا هەژار کە باسی مامۆستا حەسەن زیرەکی کردووە بیفەرمێ و ئێمە بیبیستین. مامۆستا محەممەدی ڕەمەزانی وەرجێڕ و نووسەری گەورەی کورد. باش یەکەم سڵاو لە تۆ بێت کاک مەسعود و لە هەموو لایەنگرانی هونەر. دیارە مامۆستا هەژار لە شێشی میلیۆندا باسی حەسەن زیرەکی نەکردووە کە لەبوو بیکردایە، چونکە لەو مەجلیسەی کە ئەمن لەوێ بووم ساڵی 61 هەتاوی لە تاران لە ئەمیرابادی شومالی تەقاتوعی ئەمیرابادی شومالی و بڕواری کێشاوەرز ئاپارتمانێکی چەند تەبەقە بوو لە ماڵی کەسێکی زۆر بەڕێز بووین، خوا لێ خۆش بوو، مەنسووری ئەردەڵان لە ئەرداڵانەکانی سەقز بوو. دیارە ئەوانە کە ئەرداڵانەکانی سنەوە سەقز یەک تایەفەن ڕێزم هەیە بووی کاک مەنسووری ئەردەڵان دەبووە کەسێکی کە دەیویست سینەمای کوردی لە ڕۆژهەڵات دابمەزرێنێت، کەلکەلەی فیلمێکی لە سەردا و بەنێوی ئاوای کوهستان لە خۆشەویستانی مامۆستا هەژار بوو. مامۆستا هەژاریش بێحەد مەنسووری خۆش دەویست. ئێمە ئەو ڕۆژە زانیمان ئێمە داوەتی مەنسووری ئەردەڵان بووین ساڵی 61 لە ماڵەکەی خۆی کە بەکرەی گرت بوو، ئەپارتمانێک بوو تەبەقەی وا بزانم تەبەقەی 6 بوو ئەگەر لە هەڵەدا نەبم. پەنجەرەکەی ڕوو بە شیمال بوو، ڕوو بە باکوور بوو. لەو مەجلیسەدا چێی لێ بوو بەندەکە محەممەدی ڕەمەزانی کە کاک مەسعود محەممەدی فەرموو، محەممەدی دەرزی برای حەسەن دەرزی مهندس دەرزی کە ماڵی لە تاران بوو، ئینسانێک بوو دەنجی، ئەگەر یانەی توانم بڵم لە حەسەنیش خۆشتر بوو، بەڵام محەممەد گۆرانی بێژی نەکرد، برای گەورەی حەسەن بوو. و حەسەن دەرزی کە هونەرمەندی گەورە و دەنگخۆش کە ئێمە جیرانی دەورانی منداڵ و دیوار بە دیوار بووین، منداڵی گەڕێکی چین و شەوڕۆژ پێکەوە بووین. ئەو شانازی ئەمە هەیە کە بڵێم ڕفێق بووین و هەین. هەروەها جەعفەری ئەسکەری، هەروەها جەعفەری بەرامی ئازەر معلم، جەعفەری ئەسکەریش هەر معلمی بازنە چێفتەیە. هەروەها جەعفەری کەریمی کە لە زەمینی شاریدا بوو، لەو بەینانەدا فەوتی کرد. ئەرزام بە زۆر ئەرێ و خودی کاک مەسعوودی ئەردەڵان بوو. ئێمە دانیشتوین و بۆیە دەمێ ئەو شتە مەسەلەیەکی مێژوویە بێ سانسۆر بیجێڕمەوە. ئەو کاتی خۆ تەمەنمان ئێمە هەموو لە تەمەنی 20 ساڵ و 21 ساڵ و 22 ساڵ و 23 ساڵ و ئەوانەدا بووین. فۆتکایەکی دانەبووی من دەما خواردەوە، پێم وا بێت 2-3 پێکمان لێ خواردبوو کە لەمان گەرم داهاتبوو ناهاتبوو لە زەنگەکەیاندا. ئەویش مەسعود هەڵات لە پەنجەرەوە دی بەڵێ فەرموو مامۆستا گیان، فەرموو مامۆستا گیان. منیش مامۆستا چێ؟ دی مامۆستا هەژار. ئێمە شتێکیانمان کۆ کردەوە پێمان ئەی بوو، خۆم نەمان دەزانی هەژار بۆ خۆشی بعدها زانیمان کێشی مجێورمان خواردەوە کە بۆ خۆی دەخواتەوە کێ لە ڕزکە و وانەی کێشی من باش وەخی کوتم جامەکان پەڕەوازە بوون و هەموو پێکێنین و
مامۆستا هەژار تەشریفی هاتە سەرێ یەکەم جار بوو هەژارم دەدی کەسێک بوو تەمەنی ئەو کاتی وا بزانم 55 ساڵ و ئەوانە دەبوو بەڵام باش مابوو گەنجتر لە تەمەنی خۆی پیشانی دەدا وەکوونێ کەسێکی 35 ساڵ 40 ساڵ داهاتە بەرچاو یعنی تقریبا حدودی 18 ساڵێک لە خۆی گەنجتر نیشانی دەدا و ئەمن دەقیق زگێکی زل و بەنسبەت لە بەرچای من ئاواتە بەرچاو لوتێکی درێژی و کتم بەڵا یعنی نەبێتە بێئەدەبی ئێحساسی ئەو وەختی خۆم دەجێرمەوە کتم وەک بەچکە مراوی دەچێت دنوکی درێژ و خوب بەرحاڵ بۆ خۆشی خڕ و خۆڵ و ئەوانەوە دەستەی ڕاهی شارد بێت ڕێزم هەیە بۆ ئوستاد هەژار سەری کوڕنشی بۆ دەرنەوێنم هەموو کوردێک هەربەتر شێری چی خۆی خوێندەوە زەبتی سەوت هەڵکرا بوو مەنسوور ئەردەڵان کاک مەنسوور زەبتی سەوتێکی بوو هەڵکرا بوو شریتی لەسەر بوو جەلسەکە زەبت دەکرا وانەیەکە ئیدی ئەو شێعرێکە من دەقیقان لە بەرم نییە کە تازیێبووەندەکە دەڵێ کوردم ئەمن بەدەربەدەریان لە ماڵی خۆ وەتانێ دەقیقەن مامۆستا ئەوەی بە دەنجی خۆی خوێندەوە محەممەد دەرزی و حەسەن دەرزی دەقیقەن ئەو شێعرەیان بەدەنگ کوتەوە بۆ یەکتریان دەستاندەوە و هەردووشان دەنجیان یەکجار خۆش بوو دیارە حەسەن یەک لەزە پێم وابێ ئەی شەرمی حەزوەری گرتی تەمەنی خۆب لە خوارێ بوو یەک لەزە زیکەیەک لەگەروی هات بەکەدا زۆریش خۆب واقعان بریا ئەو نەوارە لە دەستدا هەبایە کە نەوارێکی مێژووی دەبوو کە مامۆستا حەسەن دەرزی بۆ دەنگە خۆشەی خۆی کە کتوێتی و لەگەڵ مەرحومی محەممەدی برایکە برا گەورە بوو بۆ یەکتری هەڵساندەوە ئەوانە و دیارەمە ڕاجە بەوەی کە مامۆستا بە شوخی دوایی گۆرانەکە شتێکی فەرموو خێتاب بە حەسەن و ئەوانە و دیارە من لێرە بە کۆڵی وانە دەڵێ بە کۆڵی فازرا قەڵەمێش میگیرم قەڵەم میگیرم دەڵام با بچێنە سەراستی مەتەبەکە ئەمەن سێریەک وشە و ئەوانە کە فارسیەکەی ئەمەن معادلی کوردەکەیم لە مامۆستا هەژار پرسی ئەوانە و جوابی دامەوە باسی چۆن بوو باسی حەسەن زیرەکی کرد فەرمووی ئەمن لە بەغدا بووم دوکانی ئەکاسیمە هەبوو حەسەن زیرەک ڕفێقی من بوو دۆستی من بوو هەموو شوێی دەکردم دەهات بۆ دوکان دەکوتە مجارێک گۆرانی بۆ دەکرد بۆ دەکوتم دەیکوت ئەو مەزلومە جاری وا بوو پازە 20 شەری تازە هەروژمی بۆ مێشکی دێنا دەهات دەلەرزی بێقەرار دەبوو دیکوتە من بە حورمەتی حەسەن زیرەک لەبەر حەسەن زیرەک دەفتەرێکی گەورەم کڕی بوو دام نابوو یا سەربەرگی فەرموویان بوو سەربەرگ لە یادم نییە فقط ئەو دەفتەرم بۆ حەسەن زیرەک دانابوو دیکوت لەسەر کورسێک دام لە نیشان دەبکت حەسەن بیڵێ شێعرەکانت بڵێ دیکوت شێری ئەوەڵ تاوا بوو دیکوت تاوا بوو دیکوت خەتێکم لە بندەدا دیکوت شێری دووەمی دەکوت دیکوت ئەوەیش دیکوت تاوا بوو دیکوت دەڕۆیشتم 15 شێعر دیکوت دوایی یا مەسەن جارەوە بشێر دیکوت دوایی
دەیکوت بۆم خوێندنەوە دەیکوت ئەمنیش بۆم دەخوێندەوە دەیکوت هەر شعرێکم دەخوێندەوە ئانەن ئاهەنگێکی بۆ دادەنا و بە گۆرانی دەیکوت دەیکوت ئەوەی دەکوت دیکوت ئەمیانە دووەم بخێنەوە دەیکوت دووەمی دەخوێنەوە دەیکوت هەوایەکی تازەی بۆ دادەنا و بە جۆرێکی دەیکوت باوەڕکە دەیکوت ئەو دە پازە گۆرانەی یا ئەو پازە بیست گۆرانەی کە دەیکوت پازە بیست نەفەری جودایە دەیڕێ هیچی وەکیچی نەدەچوو دەیکوت بە تاقی تەنیا بۆ بێسەوادیە شاعیرەکە بوو ئاهەنگدانەرەکە بوو خانەندەکە بوو گۆرانی بێژەکە بوو دەیکوت کاری سێ نەفەری دەکرد بە تاقی تەنیا 3 جار مامۆستا هەژار من بە تاکیدەوە ئەو شتە بۆیە وازە دەڵێم 3 جار مامۆستا هەژار ئەو فەرمایشەی دووپاتە کردەوە وتی خزمەتێکی حەسەن زیرەک بە هۆنەر و فەرهەنگ و زمانی کوردی کرد ئێمەی شاعر و نووسەر بۆمان نەکرا هیچ شاعر و نووسەرێکی کورد بۆی نەکرا 3 جار ئەو قسەی دووپاتە کردەوە بە وەڵڵاهی جا من بۆیە ئەو شتە یانە شاهدی من ئەوە حەسەن دەرزی شاهدی من ئەوە جعفەری بارەیامی هازەر شاهدی من ئەوە جعفەری ئەسکەری ئەوانە ماون چاوەکەم من کەسێکیش نیم کە لەخۆ بوختان بکەم یا حاشەوە هەمانە بکەم ئێغراق بکەمەوانە پێویستم بە هەرا و وریان نییە بۆ خۆی گەورەترین ئێغراقە لە هونەر ئەرە وەڵڵاهی یعنی ڕاست ئەوە یعنی حەسەن زیرەک بە قەولی ئینگلیزیەکان دەڵێ he could not be exaggerated ئەو بۆ ئێغراق ناوێ بۆ خۆی گەورەترین ئێغراق زۆر سپاس دەکەم بمێنێ بۆ یادگار بۆ بەڵگەیەک بۆ مێژوو وتەکانی بە نرخی مامۆستا محەممەد سلااو لەگەڵ ڕێزم شەوتان باش هاوڕێیان لە خزمەت مامۆستا محەممەدی